ئەوەی لەم دیمەنەدا دەبیندرێت سەرەیەکی نوێیە. ئەم جارە بۆ ئەو موچەخۆرانی فۆرمی هەژماری منیان پڕکردوتەوە و بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان هاتوون. ئەم قەرەباڵغیە تەنها لە ترسی بڕینی موچەکەیانە، چونکە حکومەتی ماوەسەرچوو هۆشداری داوە تا کۆتایی ئاوی ئەم ساڵ هەر موچەخۆرێک کارتەکەی وەرنەگرتێتەوە موچەکەی ڕادەگیرێت. من ئیمڕۆ ناوماتەوتی نازانم تاکەی خەرەباڵغ وتیان ئەگەر وەری نەگرنەوە لەوانەیە موچەکەتان بپڕێشتیوە؟ وەڵی ئەڵێن ڕاگیرێت نابڕێ واڵێ بەڵێ لەبەر ئەوە هاتون ئەمڕۆ. بەڵێ ئەرە وەڵا وڵای من ساعت هەشتەوە هاتوین بەڵام وڵی بەڕاستی مەگاڵدەکردنە بە شوێری ئەم ئینسان ئەم فەرمان بەلان و مامۆسایان ینی معقولە بەجارێک لاوچێ دامە بۆ چەند هەزار کەسێک هاتوێتەوە بۆ ئەمڕۆ بۆ بانک ئەی کاکە معقولە تۆ یان بۆ جوازبووی کاکە ڕۆژی 200 کەس 300 کەس باشتر نییە لەم پەرمایە بۆچین ئەمەکەی وەساڵەکەی خاڵە هەمانە سەریکە هەموو ژیانمان نارە ڕاستە وەڵا هەستی پێ یەکەم لە مەسە بۆ ناتانکەنە ژوورۆ لە ژوورۆ لە سێبەرێکا دانیشن بانکتان دابنیم ئەوە ڕێزی ئینسانێگرن. بە پێی زانیاریەکانی پێیان نزیکەی 230,000 کەس تا ئێستا ناوەکانیان لە هەژماری من نەگەڕاوەتەوە و کارتەکانیان تەواو نەبووە، کەچی حکومە لەلایەک دۆسیەکان سز دەکات و لەلایەک شەوە وادەی ڕاگررتنی موچە درێژ ناکاتەوە. ژوورۆ مەجال نییە بڕۆنە ژوورۆ مەجال ناتانکەنە لەبەر قەرەباڵغەکەی ڕێنیە کە دەم دەرگاکەشیان گرتووە ڕێنێ ناوەکانش پێێنوانی ناوەکان چنە ژوورۆ و ئەنجالی و دانیشێن و پێش بەسارە چنە ژوورۆ. ئەمڕۆ تۆ هاتووی چی بکەیت؟ ئەمڕۆ هاتم کاری هەژماری من جێبەجێ بکەم. تا ئێستا بۆ نەهاتۆتەوە؟ ئەمڕۆ بەنامە بۆ ماتەوە. چەندێکە پڕ کردوەوە؟ چەندێکە؟ دەوری لە پارمانی شەشەوە. من لە ئەتیمێک وەسا بووم کابرای خاڵ خۆدیشی لێ هەچی وەرەقەی ناو ئینەکە بۆ هەمووی هاتە دەرەوە فڕێە ناسام چ هەڵەیەکی بەڵێ یعنی کار ئاسانی وان نییە بەڕاستی ئەوە ینی بەو شوێنێ و خەڵک لێ تێگەشت. من چەند وڵاتم بینیەوە ئەردەن هەندستان ئێران بەو هینەی خۆی یعنی بڕۆ هیچ کێشەیەک نییە کارتێکی پێیە هەژمارە هەیە کارتەکە لێات و کۆدەکە داخڵەکەیت و شتە کڕیش هەچێرکەی بەو کارتەی بەس ئەمە ئێمە زۆرمان ماوە بۆ ئەو دوای ئەوە ئەم بنکانە دوو بنکە دانراوە ئەمە مەڵکەنی لەگەڵ باخان ئەوەی لە کورسان یەک لە یەک قەرباڵترە وایە بنکەکان زیاتر کرێت سابی ئەم خەڵکە نیوی خەڵک خانەنشینە توانایەنەماوە. موچەخۆران دەڵێن ئەم سیستەمە نەک ئاسانکاری نییە بەڵکو دۆخی دابشکردنی موچەی لە پێشوو خراپتر کردووە. شارزان جەخت دەکەنەوە ئەگەر ئەم هەڕەشە و ڕێوشوێنە زۆرە ملایانە نەبووایە بەهۆی نەبوونی متمانەیی بە بانکەهلیەکان زۆرینەی موچەخۆران ئامادە نەبوون ببنە بەشێک لەم پرۆژێ و فۆرمی هەژماری من پڕ بکەنەوە. ڕامێر عوسمان کەناڵی پێیام سلێمانی.